ئەم کاتەی هەموو لایەکتان خۆش لە هەموو جێیەکی ئەم جیهانە، چونکە ئیتر لەمەوە دوای ئێمە بەس لە کوردستان نین، لە هەموو جێیەکی جیهان ئێمە بمبەخشن. کێشەیەکی گەنجیم هەیە با چاکی کەم. ئێستا باش بوو. ئیتر ئێمەی کورد لە هەموو سوچێکی جیهان هەین، لە یابانە، لە ئۆسترالیایە، لە کەنەدایە. ئەمە هیچ لەسەر خاکی کوردستانی خۆمان کە لە خوراسان و لە پاکستان و لەو لوبنانی کە ئێستا بۆمباباران ئەکرێت، هەنێ ناوچە بۆمباباران کراوە کە ناوچەی کوردین بەداخەوە لە زۆر جێگەی کەش. بۆی ئاڵم ئەم کاتەی هەمومان خۆش لە باش لە هەموو لایەک. ئازیزان، بابەتی ئەم شەومان یەکێکە لە چەمکە سەرەکیەکانی نووسینی سیناریۆ. لەگەڵ بیر لە بیرۆکە کردەوە بۆ ئەوەی سیناریۆیەکدا ڕێژیت، ئەبێ بیر لەو چەمکە سەرەکیەش بکەیتەوە. ئەو چەمکەش کارەکتەرە. ئەڵبەتە کارەکتەرسازی، پێکهێنانی کارەکتەر، دروستکردنی کارەکتەر کارێکی وا سادە نییە و ئیشی تایبەتی خۆی هەیە ئەوێ و تەنانەت لە وڵاتانە لە گەلێجێ کەسان هەیە بەس پسپۆڕێتی لە کارەکتەرسازی وەرەگرن. ئەم شەویش مامۆستای هێژا و هاوڕێ ئازیزم، مامۆستا سارای پاییز لەگەڵمانایە. ئەم خاتونە بەڕێزە، ئەم خاتونە ئازیزە. مامۆستا ساراجان بەخێر بێیت. بۆ سەکۆکەی خۆت بۆ فلیمسازان خۆشحاڵین جارێکی کەوا لێرە بە یەک گەشتینەوە. سڵاو لە تۆ ئوستازیان، سڵاو لە تۆ، سڵاو لە سەرجەم گوێگران و بینەرانمان. بە هیوام بتوانم ئەوەی کە فێری بووم بیبەخشم. من لێت ڕابینم، زۆر سپاس دەکەم. لێت ڕابینم، چونکە ئەزمونێکمان هەیە لە ئەزمونگە لەگەڵ فێرخوازەکانە. هەوڵێکی زۆر دڵسۆزانە و ئەکادیمیانە لەگەڵیانەیە. بەڵێ فەرموو. بە هیوام جێگەی خۆی گرت بێت. سەرەتا دەستخۆشی لە مامۆستا سەرکەوتەکەم بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە جارێکی تر لە سەکۆی فیلم سازانەوە تا دەنگی ئێمە بگات بەو کەسانی کە ئەیانەوێت لەسەر فیلم شتێک بزانن. هەڵبەتەوەی کە دەزایاتە فیلم زۆر جار بیستومانە ئەڵێن خۆمان تێکستەکەی با بڵێن دەقەکە ئەنووسین یاخود خۆر خۆمان ئیخراجێکین، خۆمان مۆنتاژێکین. پێم وابێ ئەمە هەڵەیەکی گەورەیە. ئەگەر ئێمە پێمان وابێ خۆمان نەتوانین هەموو شتێک بکەین، خۆمان ناتوانین ئەو کارە زۆرانە ئەو کارە قورسانە بخەینە ئەستۆ خۆمان. ئەگەر بە گشتی من لە خاڵێکی گرنگەوە دەست پێ بکەم، ئەویش لە با بڵێن پێکهێنەرەکانی هەر سیناریۆیەک چین. کۆمەڵێک خاڵ هەیە کە ئەبێمە لەسەریان بوەستین و زۆر جار من ئەمان باس کردووە، لەبەرەوەی باسکردنی ئەمە نەک ئەوەی کە بڵێم دووبارێ، بەڵکو ئەوەی کە ئەچیتە هەرجێگەیەکەوە ڕەنگە ئەوانەی کە لەو پێگەیان یاخود لەو جێگەیان لە جێگێکی سەرەتایی یابن ناکرێتەوە لە ناوەڕاستەوە دەست پێ بکەین. هەڵبەت ئەوانەی کە لە فیلمسازانان بەگشتی خۆیان هەم شارەزای نووسینن و هەندێکیان شارەزای دەرهێنانن بەپێی مەجاالەکانی خۆیان کە کاریان تیا کردووە. ئەوەی کە ئەمەوێت ئەمڕۆ لەسەری بدوێم کارەکتەرسازیە. بەڵام کارەکتەرسازی ئەگەر تۆزێک بیبێنە دواتر وەکوتم، چوار پێکهێنەری سەرەکی لە هەر دەقێکی سیناریۆیا زەڕورن کە هەبن. ئەوانیش کارەکتەر، ڕوودا و کات، شوێن، کە هەر یەکێک لەوانە گرنگێکی تایبەتی بەخۆی هەیە.
هیچ یەکێکیان بەبێ ئەوی تریان نایەتە بەرهەم. بێگومان من لە ئەم شەوە یاخود با لەم وانەیە زۆر تەرکی زەخممە سەر کارکتەر ئێمە چۆن بتوانین کارکتەر سازی بکەین، چۆن بتوانین کارکتەرێک بە لە نەبوونەوە بهێنی نەبوون، چۆن بتوانین مامەڵە لەگەڵ کارکتەرێکا بکەین. منەمێ ئەو بخەمەوە بیرتان هەندێک جار هەیە ئێمە کارکتەرێکمان هەیە زۆر جیاوازە لە هەرێکێکی تر لەو کارکتەرانی کە ئەیبینین، وەکو نووسەرێک وەکو سیناریستێک پێمان خۆشە تێکستێکمان هەبێ یاخود ڕووداوێکمان هەبێ ئەم کارکتەر تیای بەرجەستە بێ، ئایا ڕنگدانەوەی ئەم لەو دۆخەیە یاخود لەو فەزایە چی ئەبێ چۆن ئەخولقێ. ئەمە لە لایەکەوە لە لایەکی ترەوانێ ئەمە هەندێک جار هەیە ڕۆداومان هەیە پێویستیمان بەبوونی کارکتەرێکە بۆی بخڵقێنین. ئایا تۆ چ کارکتەرێکی بۆ ئەخڵقێنی؟ ئەوەش هەر گرنگە. بابەتێکم هەیە لە پێیجەکەی خۆمایە خود لە واڵەکەی خۆماتیایەتی دروستکردنی کارکتەر لە فیلمە یاخود کارکتەرێک بۆ فیلم یاخود کارکتەرێک بۆ شانۆ یاخود کارکتەرێک لە ناو ڕۆمانە، ئایا ئەمانە لێکچوونیان هەیە ئەتوانین ئێمە ئەمانە پێک بشوبهێنین یاخود ئەوەیە کە نەخێر بۆ شانۆ تۆ پێویست بە جۆرێک لە کارکتەرە، بۆ فیلمسازی پێویست بە جۆرێک لە کارکتەرە و بۆ دەقی ئەدەبیات پێویست بە جۆرێک لە کارکتەرە. من ئەتوانم لێرەوە بڵێم هیچ جیاوازێکیان نییە، تەنها ئەوەی کە جیاوازی لە نێوان دروستکردنی کارکتەرە ئاکات یاخود لە کارکتەرسازی ئاکا ڕووداوە و پێگەی ئەو کارکتەرەیە لەو دەقەیە یاخود لەو تێکستەیە. ئەگەر بین لەسەر کارکتەر بدوێن کۆمەڵێک پرسیاری با بڵێم سەرەکی هەیە کە لە خۆمانیەکەین ئایا کارکتەر چییە؟ پێش هەموو شتێک ئێمە کارکتەر بۆ ئەخڵقێنی، ئێمە کارکتەرمان بۆ خوڵقانوەکە عەزابی بین یا بۆ خوڵقانومانەکە خۆشبەختی بکەین. بێگومان ئەمە پرسیارێکە کە ڕەنگە جابیرمان لێ کردبێتەوە یاخودنا، بەڵام وەکووتم ئەو دۆخە ئەیزانێت کە تۆ چ جۆرە کارکتەرێک دروستەکەی. بەڵام ئەوەنەی کە من بەبیرم بێ هیچ کارکتەری خۆشبەخت نییە لەبەرەوەی نووسەرەکان بەعام بەختی هیچ کارکتەرێک بنووسنەوە ئەگەر ڕووداوێک ڕوونەیە، ئەگەر مەساتێک نەبێ، ئەگەر کارەساتێک نەبێ، ئەگەر حەدەسێک نەبێ لە ژیانە، ئەو کارکتەرە خۆی ناخڵقێ، ئەو دۆخە خۆی دروست نابێت. لەبەرەوە بۆ هەر کارکتەرێک ئێمە پێویستیمان بەبوونی چەند پرسیارێکە کە لە خۆمانی بکەین. یەکەم ناوێک بۆ کارکتەر مامۆسافارە پێشەوەی بچیتە سەرەوە من ویستم پرسیارێ بکەم ئایا ئێمە کارکتەر کاتێک کە کارکتەر نووسەر سیناریست کارکتەر دروست دەکات بۆ ئەوە ئەو خۆی بۆ ئەوە دروستیەکات کە خزمەت بە ڕووداوەکان بکات یاخۆ وەکو ئەو چەمکەی کە با بڵین کارکتەرێک بەزەییمان پیا بێتەوە یا کارکتەرێک ڕقمان لێ بێتەوە بۆ ئەوەیە؟ نا مەسەلە ئەوە نیە ڕقمان لێ بێتەوە یا خۆشمان بێ، بەڵام تۆ وەکو وتم ڕووداوێکت هەیە، ئەو ڕووداوە ئەبێ لە ڕێگەی کەسێکەوە بیگێڕیتەوە. ئەمەیکێکە لە خاڵە گرنگەکان. ئەگەر ڕووداوێکت نەبێت تۆ کارکتەرێکت نییە، وایە؟ بەڵام هەنێک جار ئەوەیە کە ئێمە ئەو کارکتەرەمان خۆشەوێ و هەنێک جار هەیە و کارکتەرەمان ڕقلێتی. ئەمە چی واکە کە ئێمە ئەو کارکتەرەمان خۆش بێ یا خود ڕقمان لێبێ؟ یەکەم کاردانەوەکانێتی، دووهەم خوڵقاندنێتی لەلایەن سیناریستەوە و مامەڵەکردی لەلایەن دەرهێنەرەوە. ئەگەر کارکتەرێکت هەبوو یەک دنیا کێشەشی هەبوو، منی نووسەر یاخود تۆی دەرهێنەر نەتوانی خۆشەویستی بکەیت لە لای خەڵکی یاخود وای لێ بکەی کە بینەر هاوسۆز بێ لەگەڵی، معنای وای هیچت نەکردو. خۆ مەرجەوە نیە هەر ئیلان گرفت و کێشە و نەهامەتیەکان بە کۆڵیەوە بن. ئەبێت تۆ دۆخێک دروستکەی کە هاوسۆزیت لەگەڵ کارکتەرەکەیە هەبێ.
جانازم لەسەرم بابەتە بڕۆم یا زیاتر بچمە سەر وردەکاری کارکتەر نە بڕۆ سەرەوەی لای خۆت بەس منەوە زۆر پرسیارێک بوو ئەوە نیە لەو زۆر کاتەیە نەکات بڵێ زۆر باشە وەکو وتم ناوی کارکتەرەکە چ ناوێکی لێ ئەنی ئێمە زۆر جار بەعام باوایدانین پێمان وایە ناو زۆر ئاسانە لەبەرەوەی پڕە لە ناو بەڵام بۆ جۆرە نییە چونکە یەکم کاتێک کە تۆ کارکتەرێکت هەیە ئەبێ ناوەکەی بەپێی پێگەکەی بێت هەندێک جار هەیە ناوێک دژ بەکارەهێنی ئەمەش بۆ خۆی گرنگێکی تایبەتی هەیە واتە تۆ لە ئێمەیتی ئەگەیەنی کە کەسێکت هەیە ناوی شۆڕشە بنمونە بەڵام لەبەرا ئەبینی سێرەکەی کەسێکی خیانەتکارە کەواتە تۆ مەبەستت لە بوونی ئەم ناوە هەبووە بە هەوانتە کەسێکت ناو نەناوە و لە دوات ڕاستیفەیەکی بێتە پاڵ کەواتە ناو زۆر گرنگە کە تۆ هەڵی ئەبژێری یاخود خاڵێکی تر کە پەیوەندی بە گرنگی ناوە هەیە کارکتەرەکەت خەڵکی کوێ یعنی تۆ ناکرێ کارکتەرێکی ئەوروپی بێنی ناوی کارزان و کاروان و ئەمە بێ ئەگەر تۆ سیناریۆکۆت ئیجبارەکە کە کەسێکی ئەوروپی بێنی ئیجباری شیرکە ناوێکی ئەوروپیانەی پێ ببەخشی یان ئەگەر ئێمە دیقەت بین ئەو ناوانەی کە لە لادەیە هەن لە گوندا هەن زۆریان فەرقە لەگەڵ ئەو ناوانەی کە لە شارە هەن من خۆم ئێستا مامۆسام لە دەرەوەی شار کۆمەڵک ناوی تایە یعنی بۆ ئەم سەردەمە بڕوان ناکەم لە هەزارە یەکیش ئێستا ئەو ناوانە بنێ نەخوانە خواسە بێڕێزیکردن بێ بەو کەسە نا بەڵام دۆخەکەەوە ئەخوازێ کە ناوێکی سەردەمیانە لە کەسەکە بنێ بەپێی تەمەنەکەی ئەکرێ پیاوێکی بەتەمەەن تۆ بیهێنیتە ناو کارکتەرەکانتەوە یاخود با بڵین لە کارکتەرێکتە بێت تەمەنی 50 ساڵ بێ ناوی با بڵێن کاروان و کارزان و ئەم ناوانە بێ طبیعیە بەس ڕەنگە ئەگەر ناوی بنێ ئەلەن طبیعی نەبێ نازام هاوڕای ئوستاز لەگەڵما خۆی کاتێک کە سیناریست کە کارکتەرەکە دروستەکات دوو حاڵەتەیە حاڵەتێکی برێختیە و حاڵەتێکشی ئەوەی کە عادەتیە عادەتیەکە ئەڵێ ناوێکی لێ بنێ لەگەڵ ژیانی کارکتەرەکەی بگونجێ بۆ ئەوەی ئەویش لۆگلاینێک بێت دێڕنامەیەک بێ بۆ بوونی کارکتەرەکە بەڵام برێختەڵێ چی ئەڵێ ناوێکی لێ بنێ نامۆ بێت بۆ ئەوەی بینەروا لێ بکەیت لەگەڵ ناوەکەیە تووشی تەناقوزێک بێ بیر بکاتەوە زۆر ڕاستە زۆر ڕاستە ئەکرێ ئێمە ناوێکی زۆر جیاواز لە کارکتەرێک بنین من یەکدوو نمونەی خۆم بە یەکدوو ئەزمموی خۆم بە نمونە ئەهێنمەوە من کارکتەرێکم هێ ناوی ڕێحانەیە ڕەنگە ڕێحانمان هەیە بەڵام ئەگەر ئیشەکەی من دەقەکەی من سینارۆکەی من بکرێ بە فلم کاتێک کە سەیریەکەیت کە ئەڵێ ڕێحانە شتێک لە لای تۆ دروستکات بۆ شێوە سادەیە نەبێ کە هەیە بۆ نمونە یەکێکی تر لە ناوەکان کە من قەوسێکم بەرەمەیان پەیوەندی بە زمانەوەیە ئەڵێن لە زمانی کوردیە زۆربەی ناوەکان ئەوە نیە وەکو ناوی عەرەبی ڕێحان کوردی ناوی ئەڵێن بە ڕێحانی ناوەنە ناڵێن ڕێحانە ئەوە تائی تەئەنیسی عەرەبیە جاڵێ کورد زیاتر ئەڵێ ڕێحان ئەو مەبەستمە لەوەیە من مەبەستم کوردی و عەرەبیەکە نەبوو من کارکتەرێکی ترم هەیە بۆ نمونە لە یەکێک لە ڕۆمانەکانمان ناوی مەردۆخە کە ناوێکی شازە ڕەنەگەر تۆ بیخوێنی تەوانێ ئەو ناوت لە زاکریا بمێنێتەوە ئێمە بە نمونە ئەگەر ڕۆمانی حەمەدۆکمان خوێن بێتەوانێ کاڵە حەمەدۆک پێم وانێ ناوێک بەو ناوە زەقیە هەبێ بەس ناوەکەی لەبەرەوەی کە شازە لە زاکری ئێمە ماوەتەوە ئەمانە ژۆرێکە لە ناوکە ئەوە باسم کردای بەڵام پێمە بێشتا نهاتوو مەسەر ئەو خاڵە دەرفەتێکی باش بوو کە تۆش ئەوەت خۆستەوە یەکێکی تر لە خاڵەکان لە ناوە بە نمونە من خەڵکی شارێکم بۆی پیای بناسرێمەوە ڕەنگە بەناوەکەما بناسرێمەوە ڕەنگە خەڵکێکی سلێمانی بە نمونە ناوی غازی نەبێ
بەس خەڵکێکی هەولێری ئەگەر تۆ بتەوێ باگراوندی کەسێکمان لە ڕێگەی ناوەکەی و پیشانبەی زۆر ئاسان تۆ ئەتوانی ناوێک بکەی بە بەری کارکتەرێکە و بە ئێمە بڵێ خەڵکی شوێیە. ئەمە یەکێکی تر لە ناوەکان لە خاڵەکانی لەسەر ناو با زیاتر لەسەر ئەوە نەوەستم لەسەر بێمە سەر بابەتەکانی تر. ئەو کارکتەری کە تۆ هەتە لە دۆخێکی دەرونی ئاساییایە یاخود دۆخێکی دەرونی ناجێگیری هەیە، کامە زۆر گرنگە کە تۆ کارکتەرێک دروستەکەی ئەبێ دەفتەرێکت لەبەر دەستا بێ لەم سەر پەڕێ لە سەرەتاوە تا کۆتایی چەند پرسیار بە خەیاڵتا هات بینوسە بۆ ئەوی تۆ خۆ کارکتەرەکەت بناسی بزانی مامەڵە لەگەڵ کێیاکەی. ئەگەر کارکتەرەکەت دەرونی دروست بوو ئەوە ئەتیادی کۆمەڵێک با بڵێن لە ڕووداوەکانە ئاراستەیەکی تر وەرەگرێ، بەڵام ئەگەر تۆ کارکتەرێکت هەبێت دەرونی دروست نەبێ ڕەنگە ئەمە دەرفەتێکت باتێ کە ڕووداوێک لەو ڕێگەیە بخوڵقێنی یاخود بمان بیتەوە بۆ زەمانێک پێمان بڵێ ئەمە بۆچی دەرونی ناتەواوە لە ئێستاە، ڕەنگە پێشتر وانە بوو بێ. کە ئەوەیکێکە لە خاڵە گرنگەکانێکێکی تر لە خاڵەکان ئایا هیچ نەخۆشیێکی تایبەتی هەیە؟ ئەگەر نەخۆشیێکی تایبەتی هەیە نەخۆشیەکەی چییە؟ بنمونە ڕەنگە نەخۆشی شەکرەی هەبێ، ڕەنگە نەخۆشیێکی درێژخایانی هەبێ. ئەم جۆرە نەخۆشیانە واکەن کە لە کاتی دروستکردنی کارکتەرە لە کاتی ڕووداوەکانە لە کاتی نووسینی سیناریۆکەیە پێویستت بە شتێک بێ لەم کارکتەرەیە، پێویستت بە شتێک بێ، ینی کارکتەرێک نەبێ جستەیەکی بەهێزی هەبێ، پێویستت بەوە نەبێ، پێویستە بەوە بێ کە نەخۆشیێکی لەگەڵا بێ کە لە دواترا تۆ با بڵێن ڕێڕەوی ڕووداوەکانت بە ئاراستەیەکی ترا بەرێ. هەر خاڵێک کە تۆ دای ئەنەی لەسەر کارکتەر ئەگەر زانین ڕێڕەوی ڕووداوەکانت بەرەو پێشەوە نابە معنای وایە تۆ بە زیادە ئەو بابەتە و داناوە. یەکێکی تر لە خاڵەکان بنمونە ئایا هیچ نیشانەیەک بۆ کارکتەرەوە هەیە؟ ئەگەر ئێمە نیشانەیەکی تایبەتیمان بۆ کارکتەرەوە هەبوو حتمما ئێمە پێویستیمان پێێتی بۆی ئێمەوامان کردوەکەم کارکتەرە نیشانەیەکی هەبێ، ڕەنگە لە مناڵی ئەم کارکتەرە ون بوو بێ لە دواترا بەو نیشانەیە بناسرێتەوە. بوو لە ئەرزی واقعیشە ئەگەر ئێمە بینی سەر بوونبووەکانی هەڵەبجە ڕەنگە ئەوەنەی تەرکیزیان لەسەر بوونی نیشانەیەکە ئەوەنە تەرکیزیان لەسەر فەحسی DNA-یەکە نەبێ، چونکێکم ڕاستە فەحسی DNA-یەکە ڕەنگە نیسبەیەکت باتێکەوە لە سەتا ئەوەنە ئەم مناڵە مناڵی ئەم خانەوە دێ، بەڵام لە دوجارە دایک و باوک ئەگەر نیشانەیەکی زۆر زەق و زۆر دیاریان لە مناڵەکانە لە مناڵیا بەدی کردبوو لە گەورەی یا تیای بوو زۆر ئاسانترەتوانن بیدۆزنەوانە و دەستنیشانی بکەن. یەکێکی تر لەو خاڵانەی کە ڕووداوەکانت بەرەو پێشەوە ئەبا ئایا باگراوندی کارکتەرەکە چییە؟ ئەتەوێت تۆ کەسێکی موسڵمانمان پیشان بی یا ئەتەوێت کەسێکی بێباوەڕمان پیشان بی یا ئەتەوێت کە کەسێکمان پیشان بی خوێنەواریان ئەتەوێت یعنی هەر شتێکت ئەوێ لەسەر باگراوندی لەسەر ژیانی لەسەر بیرکردنەوەی ئەو کارکتەرە ئەبێ لە لای خۆت گەڵاڵەت کرد بێ، وەکوتم بۆ مەبەستێکی دیاریکراوە تۆ ئەم گەڵاڵەیەت کردووە بە مەبەست تۆ من بەنمونە ئەیهێنمەوە ئەگەر ئێمە کارکتەرێکی ڕیژ درێژمان هەبێ ئێسکەڕڵی ئیسلامیە وەنیە لەبەر چاومانە ئیسلامیە، ئەگەر کارکتەرێکمان هەبێ کە وەکو من بۆ نمونە پشتەوەی کتێبخانەیە کە ئەکسەرە زانین کە ئەم کارکتەرە کەسێکی خوێنەرە، بەڵام چۆن تۆ ئەم کارکتەری خۆت دروست کردووە ئەبێوە ئەو باگراوندەی لە قسەکردنیان لە ڕەوشتیا لە مامەڵەکردیان لەگەڵ کێشەکانیە لە هەمان ڕنگ باتەوە. ڕەنگە کێشەیەک بێتە بەردەمی من کەسێکی نەخوێنەوار بم بە جۆرێک بیرکردنەوەم بۆی هەیە یاخود نەک نەخوێنەوار بەڵکو ئەوەی کەسێکی عەشایر کەسێکی لە کۆمەڵگەیەکی داخراوە بم جیاواز بیرەکەمەوە لەوەی لە کۆمەڵگەیەکی کراوەیە هەر بنمونە ئەیهێنمەوە
ڕەنگە باوکی من بە جۆرێک بیر بکاتەوە، مامەسا سەرکەوت کەلێرێ بە جۆرێکی تر بیر بکاتەوە، ئەگەر تەنانەت هاوتەمەنیش بن. لەبەرەوەی باوکی من لە کۆمەڵگەیەکی داخراوە ژیاوە، مامەسا سەرکەوت لە کۆمەڵگەیەکی کراوەیە ژیاوە. کەواتە ئەم باگراوندانە بۆ کارکتەر تۆ پێش ئەوەی کە بیهێنیتە ناو ڕووداوەکانەوە ئەبێ پێمان بڵێ ئەم کارکتەرە چییە. یەکێکی تر لە خاڵەکان کە گرنگە لەسەر کارکتەر ئێمە بیزانین، ئەکرێ کارکتەری دژ دوور بسکەین، کارکتەرێک کە لە کۆتاییە ئێمە بیکەین بە مفاجەئە بۆ بینەر. هەر وەکو وتم لە ڕێگەی شکڵ و شێوە و بەنمونێ ئەمەتوانین کارکتەرێک دروستکەین ڕیشی هەبێ، ئەتوانین کارکتەرێک دروستکەین کە بەڕووکەش زۆر داخراو بێ و لە کۆمەڵگەیەکی زۆر داخراوە بێ و لەبەر چاومانێمە پێمان وایە ئێوێ جێگەیەک تەقێنێتەوە، بەڵام لە بەرامبەرە ئەخر لە حەزە ڕەنگە ئێمە تێ بگەین نەخێرەمە تەنها بە فەی گویستۆتی ئەم ئیشە بکە، ئەبێ ئێمە ئەوەشمان لەبەر چاو بێ. یەکێکی تر لە خاڵەکان باری دارایی کەسەکە چۆنە، ئایا کەسەکە کەسێکی فەقیرە یاخود کەسێکی دەوڵەمەنە. ئەبێت ئێمە ئەومان لە خەیاڵ بێ ئەو کێشە و گرفتانەی کە بەسەر کارکتەرێکی فەقیرایەن هەمان ئەو کێشانەین کە بەسەر کارکتەرێکی دەوڵەمەنایەن، بمانێ و نەمانەوێ ئەمە واقعە. ڕەنگە من بە بۆنەی هەژاریەوانێ تووشی کۆمەڵە گرفت بم، بەڵام ڕەنگە کەسێکی تر بە بۆنەی سەروەت و ماڵ و پارەوە تووشی کۆمەڵە گرفتی تر بێ، کە ئەمانە وەکو وتم هەر یەکێک لەم خاڵانە بنیادی کارکتەرەکەی تۆیە، ڕووداوەکانی ناو دەقەکەی تۆ بەرەو پێشەوە ئەبن یاخود ئاراستەکەی ئەگۆڕن، کە ئەمانە بۆ خۆی زۆر گرنگن، ئەمانە بۆ خۆی زۆر گرنگن، خاڵی زۆر گرنگیان تێدایە. یەکێکی تر لە خاڵەکان کە ئەگەر تەرکیزی بکەینە سەر ئایا ئەو کارکتەری تۆ فۆبیای بە هیچ شتێکی دیاریکراو هەیە، ئەگەر گریمان ئەو کارکتەری تۆ فۆبیای بە شتێکی دیاریکراو هەبوو کەوایە جارێکی تر ئەیڵێمەوانە ئەبێت و ئەو فۆبیایمان پیشان بێ، یعنی تەنها ڕستە نەبێ، ڕەنگە لە ئاگر پترسێ ئەو کارکتەری تۆ، بەڵام تۆ دوجار ئەیخیتە ناو ئاگرەوانێ و فێرمانەکەی کە فێری چاونەترسیت کرد. فیلمێکی ئێرانی هەیە ئەمەوێت بەنمونە بیهێنمەوە، دەقیقەن ناوەکەیم لە خەیاڵ نییە بەڵام قسەکەی بەم جۆرەیە. دوو برا هەن، یەکێک لە براکان عەقلیەتی با بڵێن زۆر تەواو نییە و لە زۆر شت ئەترسێ، لە دوای لە دەزانی دایکەوە لە زۆر شت ئەترسێ، بۆ نمونە لە ئاو ئەترسێ، لە هەر شتێک ئەترسێ لە ژیانیە. ئەم برایەی سێ کچ ئەگرێ پێڵێڵێ ئەبێ یەکتان هاوسەرگیری لەگەڵ ئەم کوڕە بکەن و لە ماوەیەکی کەما بیکوژن. سەرەتانی قاشێکی زۆر دروست دەکەن کە ئەم کارکتەرە بکوژن، بەڵام هەموو ئەو شتانی کە ئەو کوڕە لێی ترساوە بەسەری ئەهێنن، بەڵام لەبەر هۆکاری ترسەکەی، لەبەر هۆکاری ئەوەی کە دەست بە ژیانەوە ئەگرێ، ژیانی خۆشترەوێ لە مەرگ، هەوڵی دەرباز بوونایە لە باتی ئەوەی دەستبەرداری ژیان بێ. لە کۆتا جارە کچەکان هەڵیێنە ناو ڕووبارێکەوە، پێیان وایە ئیتر تەواو کارکتەرەکە مرد، یەن بە کابراڵە هەن مرد، ئیتر ئێمە هەڵمان نایە ئاوەکەوە، پاش کەمێک سەیرەکەن کابرا لە ئاوەکە هێتە دەرەوە. یعنی ئەمە پێرتەکە کە چۆن تۆ ئەو وەهمە، چۆن ئەو فۆبیایە بەکارهێنیتەوە جارێکی تر لەناو فیلماوە، چۆن بە بینەری ئاشناکەی، ئایا بە هەر یەکێک لە بارەکانە ئاشنایەکەی. هەندێک جار هەیە ئێمە لە فیلمێکە بە تایبەتی ئێمە لە فیلمە ئەوروپیەکانە یاخود فیلمەکانی هۆلیوودە زۆر تایەتی تا کۆتایی بە شتێک ئەمان ترسێنێ، لە دواتر هەستەکەی ئەو شتە ئەوە نییە کە ئێمە بیرمان لێ ئەکردەوانێ. یەکێکی تر لە فیلمەکان، فیلمە فارسیەکان بە ناوی پێم وابێ لە بەشە ناوخۆیی کچانە، دەقیقەن پێم وابێ ناوەکەی ئەوەیە،
سیرەکەن ئیتر کەسێک عەزێ دەدرێ کۆمەڵێک شوێنی ترسناکی لێ پێیان وایە ئەسڵەن جن لەو جێگەیە بەس کۆتا جارتی ئەگەن نەخێر ئەمە جن نییە کە لەو شوێنەیە ئەمە کابرایەکە دەروون نەخۆشە کە لەو شوێنەیە لەبەرەوەی هاوسەرەکەی مردووە با بڵێن عقدەیەکی پێیا کرد و بەرامبەر بە کچانەوێ هەچی کچەکە بینێ بیکوژێ و بیباتە ئەو شوێنەوانێ کەواتە ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە پێمانەڵێ ئەڵێ تا ئەتوانین ئێمە تەرکیزمان لەسەر ئەو بێت جۆرە کارکتەرێک دروستەکەین و بەچمە بەستێک دروستەکەینەوە بۆ دروستەکەین هەرێک جار هەیە ئەو کارکتەرەمان ئازایەتێکی زۆری هەیە بەسەنە کەسێکی ترسنۆک ڕزگاریکە چۆن تۆ وات کردووەم ئەم دوو کارکتەرە باڵانسکەی چۆن وا ئەکەم دوو کارکتەرە باڵانسکەی پێم وابێ لە فیلمسازانی شاو کاتەکە ئەوانەکانم و تۆ باسی ئەمانم کرد و بەڵام یەک لە خاڵە گرنگەکان کە تایەتی هەمیشە باسی بوونی ئەو دەفتەرم کردووە ئەگەر تۆ ئەتەوێت چیرۆک بنووسی ئەگەر ئەتەوێت سیناریۆ بنووسی با هەمیشە دەفتەرێکت پێبێگەر کارکتەرێکت بینی جۆرێک جیاوازی تیا بوو وەرە سیفاتەکانی ئەم کارکتەرە بنووسەرەوە ڕەنگە ڕۆژێک پێویست بەبوونی کارکتەرێکی لەو شێوەیە بێ بەداخەوانێ منەوە قسەیەکم کاتێک ئێمە دەست ئەینە نووسین و دەست ئەینە ئەوەی بین بە فیلمساز خۆمان زۆر لەلا گەورابێ پێمان وایە هەموو شوێنێکی ئێمە نییە کە ئەوە غەڵەتێکی زۆر گەورەیە کە ئێمە ئەیکەین لەبەر ئەوەی ئەگەر قەڵەمت گر بەدەستەوە ئەبێ بچیتە ئەو شوێنانی کە زۆر گشتین لەبەرەوەی کارکتەر بەشێکە لە واقع تۆ ناتوانی کارکتەر بە دەرکەی لە واقع بەنمونەی ئەوە هێن مۆجاری وایە تۆ بە بازاڕ ڕۆی دیان نوع کارکتەرە بینی من یەک نمونەتان بۆ بجێڕمەوە زۆر واقعیە ڕۆژێک بە هینا ئەڕۆشتم هەتا ئێستا منەو کابرای ئەبینم قەتی شیچی لێ ناکڕم بە جادەی محکەمە کە ئەچیتە خوارەوە زۆر هینیە کرد بنێشت توشتی پێ بوو بنێشتێکم لێ بکڕنەوەم لێ بکڕن ئەمنیش ئەوەی کە پێم بوو شتێکم باە و شتێکم لێ هەڵگرت و بارحاڵ پاش دووسێ ڕۆژ بینیم لە پەنایە کە یەک سەفتە پارەی پێی بژێرێ بەحسابی خۆی بەدزیە و ئەیبژار منی سوڵپە بوو بە ویا ڕۆشتم یعنی سێریکەوە بۆ خۆی کارکتەرە یعنی فیاڵە من و لە تۆ لەوە کاڵە من گوناحم و من فەقیر و من چیم بەڵام لە ڕاستیە ڕەنگە ئێمە لەو فەقیر دەربین ئەمە واقعە مامەستا سارە کاگ ئەحمەد ناتق یەکێکە لە هاوکارەکانم هەر لە فیلمسازان کە دەمێکە ئەویش کەسێکی ئازیزە ئەنجا ئەم بۆ چوونێکیڵێ قسەکان هەمووی لەسەر دروستکردنی پرۆفایلە بۆ کارکتەر ئەمە پێش نووسینی سیناریۆ ئەکرێت بەڵێ کاگە یەک تێبینی لەسەر ئەوە بم خۆشببختانە ئیشەڵە ئەگەر لە دەرفەتی ئایندەیە من بتوانم ڕۆمانەکەم چاپ کردی بێت ئەوە بە بەرچاوڕوونترەکەوێتە بەردەمی خوێنەران و کاک ئەحمەد ناتقیش قسەیەک هەیە زۆر جوانە طبعاً من هەرچی ئەزمونێک فێر بووم لە دوو کەسەوە فێر بووم قەت لە یادیان ناکەم مامەسا ئاوات و دکتۆر ڕۆشاد هەر کارکتەرێک کە دروستەکەی ئەبێت چیرۆکێکی لە پێشینەی بۆ دروستکەی لە خەیاڵی خۆتا یاخود لەسەر پارچەیە کاغەز لەبەرەوەی کاتێک کە تۆ ئەیهێنیتە ناو ڕۆمانەکەتەوە بزانی ئەم کارکتەرت لە کێوە هاتووە ئەم کارکتەرت لە بەلاش دروست نەبووە و لە پڕ هات پێتە ناو ئەم دەقەیتەوە من هاتووم لەو ڕۆمانەیە چیم کردووە دادگاییەکم دروست کردو بۆ نووسەر تەوانەوە بەوەهم ئەو نووسەرە ئەچێتە ئەو جێگێ و پێکگێوە بەر لە نووسینی ڕۆمانەکە یاخود با بڵێن بەر لەوەی کە تۆ ڕۆمانەکە بخوێنیتەوە بەر ئەو پێشەکیاکەوی کە هەموو کارکتەرەکان بە دادگایی نووسەرەکەکەن پێڵێن هەر یەکە و لە جێ خۆیەوە چیرۆکێکمان بۆ ئەگەڕنەوانێ لە پێشەوەی بێنە ناو ئەم ڕۆمانەوە لە کوێ بوو هەر یەکیان چیرۆکێکی تایبەت بە خۆی هەیە کاتێک کە تۆ یەی ڕۆمانەکە ئەخوێنیتەوە باگراوندی ئەو کارکتەرانە شارەزابی کاریەکان لە کوێ هاتووە
کە هەر یەکیان لە جێگەیەکەوە هاتووە و کە هاتۆتە ناو ڕۆمانەکەوانێ پێگەیەکی تری وەرگرتووە ئەڵێ من لەوێ لە شوێنێکی تر بووم لێرە لە جێگەیەکی ترم بەنمونە من کارکتەرێکم هەیە کە با بڵێن لە سەردەمی ئەنفالە لە ساڵی هەشتا هینێک ئەیفرێنێ ئەیبات با بڵین یەکێک لە مستەشار و پلە باڵاکان لە بەرجوانیەکەی و لە بەرێکە پێشتر ناسیوێتی و ئەمانە کچەکە ئەبا بەحسا پێڵە ڕزگارم کردی بەڵام دەڕاستی ڕزگاری نەکردو لە بەرەوەی کە بۆ خۆی بێنێ بیکا بە موچی خۆی بە زۆر نەهامەتیان ڕۆشتو ئەم کچە طبعاً لە پێشەکەکە بەمان باسەکە کە لە کێ بووە کێتە ناو ڕۆمانەکەی وەکو کارکتەرێکی تر ئەیناسی کە کچێک ئەفرۆشێ دواتر لە دادگایەکە پێمانڵێ ئەڵێ ئێوە منتانۆکو کچێک نێتە بەرچاوکە بمەوێت تۆڵی خۆم بکەم و ئەو نووسەرەکەی وای کردووە کە من کەسێکی تۆڵەکە سێنەوە بم لە کەسێکی بێگوناح کەواتە ئەبێ هەمیشە نووسەر ئاگاداری ئەوە بێ کە کارکتەرەکەی لەکوێ ئەهێنێ من بۆ نووسینی هەر دەقێکم زەمەنێکی زۆر ئەبێ لەگەڵ ئەو کارکتەرەیە بژین گەل لەگەڵ ئەو کارکتەرە نەژیم ناتوانم مامەڵی لەگەڵاکەم و بیهێمە ناو ڕۆمانەکەەوە یاخود بیهێمە ناو دەقی سیناریۆکەوە باشە مامۆستا سارە تۆ ئەگەر لە ڕۆمان هەبیان ئەگەر لە سیناریۆ چەند کارکتەرێک تەیە چۆن هەموو کارکتەرێ یاژی وەڵاهی زۆر قورسە بەڵام زۆریش خۆشە یعنی هەنێک کات هەبووە ئەگەر بابەتەکە بێتە من یەک نمونەت بۆ ئەگێڕمەوانێ پێم وا بێمە لە فیلمسازانی ژەوکاتە لەگەڵ تەلەبەکانە باسی ئەوەم کرد هەر ڕۆمانی ڕێحانە ئەزانی تەمەنم چەند ساڵ بوو تەمەنم تقریباً 6 بۆ 7 ساڵ بوو باشە تەمەنم 6 بۆ 7 ساڵ بوو کەسێک مەناسی کە دایکی عەمری خوای کرد بوو باوکی زۆر خراپ بوو لەگەڵی باشە لە بەرامبەرە ئەم باوکە ببورن ئاساییە لە بەرامبەرە ئێمە نازانین بۆچی ڕقی لەم کچێتی ئاخر زۆر قورسە باوکە ڕقی لە کچەکەی خۆی بێ بە هەر حاڵ بەڵام ئەم باوکە سنووقێکی هەبوو یا خوژورێکی هەبوو هەچی کەلوپەلەکانی خێزانەکەی بوو هەمووی هەڵگرت بوو لە دوجارە ئەم کچە تێگەیشت کە ئەم باوکە بۆیە ڕقیلێتی لە بەرەوەی لە دایکێچێ نزیکەی ئەگەر بڵێم 25 ساڵ زیاتر من ئەم چیرۆکە لە مێشکما بوو بەردەوام طبعاً بەردەوام ناوەکەم لێگەیە و کارکتەرەکەم لێگەیایەوە دۆخەکەیم لێگەیایەوە لە کۆتا جاراوە بوو کە سیناریۆی ڕێحانەم لەسەر نووسی یەکێکە لەو سیناریۆیانەی کە پێم وابێت زۆر جیاوازەوە 3 کۆتایی هەیە لە باتی کۆتاییەک چونکە ئێمە تەنها بۆ ڕاهاتوین دەقی سیناریۆکانمان یەک کۆتایی بێ بینە سەیرەکات و تەواو نەتیجە ئەیە بەدەستەوە بەس من دوو ئەگەرم ماویتە تێ بەڵام ئەکرێ ئەگەری سێ هەموو چوارەم و پێنجەمی شەبێ کێ چوزانێ ئەگەرەکانی ترچین ئەگەرم کارکتەرانە بێنە ناو واقعەوە یا خول لە واقعا بژین چ دۆخێکی تر دروستەکە لە ڕاستیە لە ئێستا ئەو کچە زەواجی کردووە و هەر لەو زەمانەیە باوکی زلەیەکی لێە کڕی کرد ئێستا ئەم باوکە لە لای ئەو کچێ بەخێویەکە باشە یعنی ئەمە لە واقعا هەیە من پێ دەڵێم سەر و 25 ساڵ من ئەو کارکتەرە لە مێشکما بووە ڕۆژێک ئەمووی من ئیشێک لەسەر ئەو کارکتەرە بکەم یعنی بۆ هەر کارکتەرێکم نمونەیەکی واقعیم وەرگرتەوە بەڵام نەهاتوومەتەوە واقع وەکو خۆی بنووسمەوە کارکتەر بکەم بە بەرگی واقعێکا کە هەمومان ڕۆژانە ئەیبینی من بۆ هەر کارکتەرێکم کای نووسم ئیتر چی لە مۆنۆدراما بێت چی لە سیناریۆ بێت چی لە هەر دوو بوارە زیاتر ێسا پێوەی سەرقاڵم لەگەڵ یا ماوەیە زۆرە ژێم نواندن لەگەڵ کارکتەرەکە یاکەم هەر بە نواندن ئیتر ئەوە نییە بە عەرەبی ئەڵەن تەقەموس بەس بە کوردی هینی دەروێشەکانی خۆمان جەزبە
وایە ئەمە ناو کارکتەرەکەەوە لەگەڵ یایتر جەزبە ئەمگرێ بۆ ئەوەی مامەسا سارە ئەو وشانەش بەکار بێنم کە کارکتەرەکە پێویستی پێێتی آخر دەی ئێمە کارکتەر سازی ئەوەیە ئەگەر تۆ بتەوێت کارکتەر سازی بکەی کارکتەر سازی ئەوە نییە کە من تەنها بێم چیرۆکێک بنووسم 25 کارکتەری تا بێت و کەسی پەیوەندی بێ بەویترەوە نەبێ ئەگەر من لەیەکە چێ لە یەک هەر لە نووسەرەکە خۆیە چێ من چەند نمونەی فیلمێکی کوردی خۆمانم لایە وەکو ڕخنە نایڵم بە دەرێڵە نەبێبین بەڵام وەکو بەرچاوڕوونی ئێمە درامای خان بوو چی بوو ئەوی کاکە خان درامای کاکە خان دوو کوڕ لەسەر ماڵ بوون ئەوەی هەنار بەڵێ کۆشکی هەنار دوو کوڕ لەسەر ماڵ بوون باشە دوو ژنیان هەبوو یعنی یەکی ژنێکیان هەبوو یەکی مناڵێکیشیان هەبوو یعنی هیچ زەرور نەبوو ئێمە 3 کارکتەرمان 6 کارکتەرمان لێک بچێ 6 کارکتەری لێک چوومانە بوو کچ کوڕەکە عینێک بیریانە کردەوە دوو ژنەکە عینێک بیریانە کردەوە دوو براکەش عینێک بیریانە کردەوە ئەو خەڵەتێکی گەورەیە دوو ئەگەر ئەتەوێ هەرچیمان پیشان بی بەکەم و بەبوخت پیشانمان بە ینی مەرجەوە نییە کە تۆ باشە من فیلمێک دروست دەکەم 100 کارکتەر بەکارەهێنم بەڵام شتێکەیە ئەگەر دوو کارکتەرت لە یەک چوو بێ هەمێشت هەبێت جیان کاتەوە بڵێن هەردووکیان یەک هەدەفیانێ هەردووکیانیانێ و پارەیان دەستکەوێت بڵێن طریقەیەکی جیا ئەبێ هەرێکە بە طریقەیەکی جیا هەرێکا بێ مەبەستێکی هەبێ هەرێکا بێ بۆ شتێکەوە بکات ئەبێت جاکرێنەوە بڵێ ڕاستە یعنی من ئەوم بەنمونەیە ناوتۆ ئەگەر بەنمونە هەنێک کات هەیە کورتە فیلمێک دروست دەکەی سێرەکەی لەو کورتە فیلمە چەند کارکتەرێکی تایە سێرەکەی دکتۆرێکی تایە پەرستارێکی تایە نازام ینی کۆمەڵە کارکتەری تایە تۆ پێویستت بەوانە نییە بۆ نمونە تۆ ئەتەوێ ڕسمی پرسێک نیشان بی پێویستت بۆ هەموو خەڵکە نییە پیشانمان بی یەک ڕسممان پیشان بە یەخەتی ڕەشی پیا هەبێت ئەمە ئەزانین کە تۆ مەبەستە چی ئەگەر بە تایبەتی بۆ کورتە فیلم بوو بە تایبەتی ئەگەر بوو گەر ئەزانیت ئەو کۆمەڵە کەسە ضرورن گرفتێک نییە بەس ئەگەر ئەزانی ئەو کۆمەڵە کەسە تەنها بۆ نیشاندانی یەک پەیامی بەسیتەکە بە ئێمەی بڵێ ڕەنگە بە وێنەیەک کارکتەرەکەت هەلبێ کە خەتێکی ڕەشی بەسەرا هاتووە یعنی زۆر ئاسانکاری ترەیە کە تۆ لە سیناریۆ ئەیکەی بۆ نیشاندانی باگراوندی کەسەکە چۆنێتی کەسەکە بەدەن کێ حەب تۆ توانی پیشانمان بی کە و کارکتەرت نەخۆشە بە دەرزیەگە توانی پیشانمان بی کەم کارکتەرت ڕەنگە ئەم دەرزیە دەست نەکەوێت چەند سەیدەلێ گەڕا بێم دەرزیە بوونی نەبێ یاخود لە ئێستا لێرە دەست نەکەوێ پێویستمان بەوە نییە دانیشی تۆ زۆر بە دەردی ئەڵێ کارکتەرێکی زۆر زەعیف دروستکەی کۆمەڵی قسەی با بڵین حیواری دووبار و ئەمانە بەکاربێنێ لە بەرەوەی زەلیلی خۆی پیشان بە ئەسڵەن منەتوانم شتێک بڵم لێرەوانێ خۆشبەختانە بێیان بەدبەختانە بێ کەمترین دەریێ نەرەتوانێت ئیش لەسەر سیناریۆکانی من کە ڕەنگە من مهم نەبم من مهم نییە بەڵام من زۆر مهمە بەڵام زۆر جار کە ئەی خوێندنەوانێ ئەڵەن بەقەدەر تمۆحی ئێمە نییە ئەزانی بە بەقەدەر تمۆحی ئەوان نییە لەبەر ئەوەی کە کورد بڕی ئەەکەین لەبەر ئەوەی کە من نایم فیلمێکی کورتە فیلمێ گەلێ جارەڵێن با بڵێن نەمە وەکو ئەمریکیەکان کە باسیەکەم بە فیلمێکی درێژی بێسوو بەڵێ مامەسا سارە گەلێ جار ئەمریکیەکان ئەڵێن کە سیناریۆت خوێندنەوە بزانە چەندێ وشەی دووبارەی تایە بەڵێ وشەی دووبارەکان دە لاپەڕە بوو ئەو سیناریۆیە فڕی بە
عنی بۆ من بڵاوت لێبێ سەر چاو یاخوا بە خێر بیت ئەمانە هەمووی زیادی هەر ڕۆڵە چایەکی بۆ بێنە زۆر جار بخوا کاکەمانە لابە لا پێویستمان پێ نییە لە سینناریوە دوایە جاری وایە کارکتەر لە فیلمە سێ چوار کارکتەرەیە فیتەرە من زۆر جار ئەڵێم مامۆستا فیتەرە دکتۆرە با بڵین نووسەرێکشە هەرسێکیان لە یەکە چن هەرسێکیان وەکو یە قساکەن ڕاستە ئێمە کەواتە تۆ کاکی نووسەر تۆ چیت کرد نابێت لە یەک بچن نەبێ هەرەکەیان هەموو لایەنەکانی تایبەتی خۆیان هەبێت و اینجا ئەگەر خزمەت بە ئیشەکە ناکە لای بە ئەوەیە من هەموو جارێک گوتومە لە کارکتەر لە ڕوودا و لە کات لە شوێن هەر خاڵێکیان زانیت ئاراستەی ڕووداوەکانە ئاراستەی چیرۆکەکەت بەرەو پێشەوە نابا لای بەرە چونکێکم زیان لە خۆتەیە ئێمە زۆر فلممان بینی چون بۆ کۆمەڵێک فلم کە با بڵین بەداخۆ منی تۆران لە فیلمی کوردی چونکێکم کە بە هەستێکی زۆر خۆشەوە ئەمیز ئەو فیلمانە ببینم بەڵام کاتێک کە چووم هەستمە کرد ئێمەشتا زۆرمان ماوە بگەین بۆ ئاستە بەڵام دوجارە مێ بە خۆشحاڵیەوە بڵێم فیلمی ئالوودەیەک بلۆ فیلمانەی کە بە هەموو کەم و کورتەکانی شۆ فیلمێکی زۆر باش بوو لەبەرەوەی چیرۆکێکی جیاوازی هەبوو کارکتەری جیاوازی تیا بوو ئەکرێ ڕخنەی کەم تا زۆر بگیرێت لە کارکتەر لە دەق لە سینناریۆ لە هەر شتێکی بەڵام دەقێکی با بڵێن هەم سەردەمیانە بوو و جیاواز بوو تا ڕادەیەکی زۆر لە ئەو دەقانەی کە لە پێشترا بینی بوومان وکو فیلم ئیشان لەسەر کرا بوو بە حاڵم بێمانە سەر خودی کارکتەر جاری وا هەیە بە بازارە ئەڕۆی یاخود بە جێگەیەکە ئەڕۆی یاخود لە بابڵ ئەچیتە شارێکی تر کارکتەرەکە بینی زۆر جیاوازە لە ڕووی جلوبەرگ لەبەرکردنەوە لە ڕووی فەیسەوە هیوا هەیە بۆ نمونە من بینی ومە بەم چلێ هاوینە قەمسەڵ لەبەر کردووە ئێمە بە تیشێرتێک و بە بۆدیەکەوانێ گەرمامانە ئەو چۆن گەرمانیە بۆ قەمسەڵێەوە ئایا هەر بە فعلی گەرمانیە ئەوانە جێگەی پرسیارن کەواتە وەکو وتم تۆ هەر کارکتەرێک دروستەکەی ئەبێ پێشتر حسابی بۆ بکەی کە کارکتەرەکەت کێ وەکو وتمان بەڵام هەنێک کاتیژێ تۆ کارکتەرێکت هەیە بە واقعی تۆ ئەتوانی بیهێنیتە ناو دەقێکی سینناریۆ بەڵام چۆن مامەڵی لەگەڵەکەی لە دەقە سینناریۆکەتە ئایا وەکو خۆی مامەڵی لەگەڵاکەی یان وەکو ئەوەی ڕۆڵێکی جیاوازتری پێ ئەبەخشی یان وەکو ئەوی هەمان کارکتەر بە هەمان شێوە بە هەمان فەیس بە هەمان جلوبەرگ بە هەمان شێواز و هەڵسوکەوت و قسەکردن و ئەدایەوانێ ئەیهێنی تەناو دەقەکەتەوە و ڕووداوێک ئیجبارتەکە کە بیهێنی چونکێکم تۆ باسەت کارکتەرت هەوێ ئەگەر پۆستێکیان نەبێ لەو جێگەیە تۆ کارکتەرانت بۆ چییە با کارکتەری جیاوازیش بن من بۆ نمونە کارکتەرێک بۆێنم کارکتەرێکی زۆر جدیە زۆر وایە زۆر وایە بەڵام کە سێرەکەی لە ناو خودی دەقەکە هیچ پێگەیەکی نییە منەمەوێ نمونەیەک بێنمەوە لەسەر فیلمی 09 ڕۆڵەکان جوان بوون ڕەخنە و ئەمانە هەر ئەبێ من نامێ بچمە ناو بابەتی ڕەخنەوە بەڵام کەسمان لەرۆ شوان عەتوف هاوڕا نەبووین هاوسۆز نەبووین بۆ لەبەرەوەی کە سیناریست وای نەخوڵقان بوو کە من هاوسۆزی شوان عەتوف بم یعنی هۆکارێکی نەیە بوو بەدەستەوە کە ئەو هۆکارە ئەمەنە قورس بێ ئەمەنە سەنگین بێ کەوا لە من بکە هاوسۆز بم لەگەڵ شوان عەتوفە بنمونە ئەوەی توانی دەرباز نەبوو سارە من بەرهەمەکەم نەدیوە بەڵام یەک بۆچوونمەیە لە دەرەوەی ئەو فیلمە بەڵێ کارکتەری سەرەکی یا با بڵێن قارەمان بەتەڵ ئێتر کام چی پێڵێن مەرج نییە هەموو کاتێک ئەرێنی بێ نە پەیوەندی بە ئەرێنی و نەرێنیەوە نییە ئوستاس پەیوەندی بە ئەرێنی و نەرێنیەوە نییە پەیوەندی بە هاوسۆز بوونەوە هەیە بۆ نمونە
مناڵێک لەبیا ئەکەوێ بە عەرزە من هاوسۆزە بم لەگەڵی ئەیبینم بەڵێ بەڵێ بەڵام ڕەنگە کەسێک لە سێدارە بدرێ هاوسۆز نەبم لەگەڵی بەڵێ من بۆ نمونە وایە ئەگەر یەکێک بکەوێ من ڕقم لەو کەسانە ئەبێتەوە کە پێی پێەکەنن وەنیە یعنی ئەبێ پێەکەنێ خەڵکەی خۆی بۆ نایگیرێ لە پێکەنینە وایە من ڕقم لێ بێتەوە پێم وایە بێ بڕۆم زوو هەڵی گرمەوە بیکەمە کۆڵم نێڵم خۆزێتی پێ بگا بەڵام ئەتراوە کەواتە ئەوە هاوسۆزیە ڕاستە وەکو دواتر من ئاماژەم بەوەیە یەک کۆمەڵ کێشە و گرفت و مەشاکیلیان خست بووە گردنی شوان عەتوو بەڵام ئێمە هاوسۆز نابووین لەگەڵیان من هەرچەند چەنم کرد نەمەتوانی بەزەیم پیا بێتەوە لەبەرەوەی کاتێک کە تۆ خێزانێکت هەیە پەنابیتە بەر کەسێکی تر پەنا یعنی شتەکان لینک نەبوون لەگەڵ یەکە منەمەوێت لێرە ئەو ڕستەیە بڵێم چەندێک کارکتەر گرنگە ئەوە نەشڕوودا و کاریگەری لەسەر کارکتەر هەیە سفرنۆیە لە ئالوودا خ لە ئالوودەش سفرنۆ لە ئالوودە شەمان کارکتەرێکی وای هەیە لەو بابەتە ئالوودە زۆر جوان بوو ئێ بەڵێ لەنە لە ئالوودە زۆر جوان بوو من پێشتیش ئاماژەم بەوەیە بەس طبعاً لە ئالوودە یەکێک لە دیمەنەکانی کە زۆر زۆر جوان بوو دڵنیان لە لای هەمووشی هەروە جوان بووە ئەو لە حزەیە کە لە سژنەکە یاسەماکاکەن زۆر جوانە یعنی ئەو سەماکە لای منی زۆر جوان بوو کەف و خۆشتم و ئاو سێری کە ئوستاس ئەو سەماکە بەڕووکەش بەڵام من ئەزانم لە دڵەوە ئەو کەسە ئەقڵێ تێگەی لە هاوسۆز بوونەکەمە بەستم چییە بەڵام لەویا سوور ئەتزانێت تووشی کۆمەڵە گرفتە بێ زۆر ئاسایی بوو بەلاتەوە لەبەر ئەو خاڵی کە هەر لەوێ مامۆستا سارا هەر لەسەر کارکتەر سازی کارکتەرەکەی کە شوان عەتوو دەورێ بینی لەوێەوە وەرچەرخان دروستە بێ لە کارکتەرە بێگومان وەرچەرخانی کارکتەر زۆر زۆر پێویستە بۆ بوونی بنیاتی سیناریۆ پێکاتەی سیناریۆ بێگومان بێت بەڵێ من قسەکەم لێرە لەسەر چی ئەڵم چەندێک کارکتەر گرنگە خۆی گرنگە کارکتەرێکت هەبێ ئەوەندەش گرنگە ئەو ڕووداوانی کە کاریگەریان لەسەر ئەو کارکتەرە هەیە کارکتەرت بۆ بەهێزکەن یا خودت بۆت لاوازکەن من ئەگەر کارکتەرێکم هەبێ من فیلمێک پیشانی تۆێ یەک نمونەی تر بتوانم ئیزافەی بکەم هەندێک فیلم هەیە پەیامدارە هەندێک فیلم پەیامدارە ئەو فیلمانە ئەحساست ناژوڵێنن هاوسۆزبی لەگەڵیان بەڵام واد لێکەن کە بیر بکەیتەوە جارێکی تر واد لێکەن کە بیر بکەیتەوە من نمونەی هینە هێرمەوە یەکێک لە فیلمەکانی خۆمەوەی کە عەرز کرا ملپێکی سوور بەڵێ ملپێکی سوور ڕاستە منوەکو گلێم لە هاوڕێیانم نیە لەبەر ئەزمونێکی خوێندکاری بوو کە ئەو ئیشە کردمان بەڵام ئەگەر بێ ئێستش بە پرۆداکشنێکی باش ئەو ئیشە بکرێ زۆر زیاتر پێیان ئەگەێنێ ئێمە کارکتەرمان نییە لە ویا چیرۆکت بۆ بژێڕێتەوە ئێمە ملپێچێکمان هەیە زۆرێک لە هاوڕێیانم لەگەڵ ئەوەیان نەبوون کە چیرۆک لە ڕێگەی ملپێچێکەوە بگەڕدرێتەوە بەس من پێدەڵێم ئەو ملپێچە ئەگەیشتە لای هەر ژنێک طبعاً چیرۆکی ژنە گەڕێتەوە لەویا ئەگەیشتە لای هەر ژنێک بەشێک لە چیرۆکی و ژنەی پێ ئەوتی مەرج نەبوو هاوسۆزبی لەگەڵی بەڵام لە کاتێکە کە فیلمەکە کۆتاییەت و ئەخیر جار کۆتا بەشی ملپێچەکە لە دارێکەوە ئاڵێ لە داری سەرقەبرانی مێردی فەڕاشەکەی و لە دوای ئەویش کچی فەڕاشەکە کە بۆی ئەخچیە پێڵاری پیاوێکی پێ بۆ یاخەکە باشە یعنی سیلسیلەیە ئەم ملپێچە یەکەم جار کچێک بۆ خوشکەکەی خۆی ئەکڕێ بەڵام کاتێک بۆیە با هیچ پێویستێکی پێنیە و ئەو کاتێک کە بۆی دانێ و گیانی ئەسپێرێ ئەمرێ دایکی ئەو کچە ئەم جلەکانی ئەبەخشێت بە گروپێکە جێگەیکیاندا ناوەڵە هەرچی تێبی بەخشە هەرچی ناوێبی بەخشە هەرچی دەوێ هەڵیگرە کچێک گێدە ملپێچە باکە ملپێچە باسێرگەن خۆی پێخینکێنێ یعنی ئەڕوا جارێکی تر ئەم
کاتێککە ملپێچەکە ئەکەوێتە عەرزەکە فەڕاشەکە هەڵیەگرێت و یەکەم جاریکا بە پشتێنی خوددوایی لە تێکی لێ کاتەوە درەختی سەر قەبرانەکەی پێبەستێ جارێکی تر ئەم ملپێچەیەتەوانێ یەکەم لە حەزەیەمە تەعاان ئەوە زۆر گرنگە کە تۆ ئەگەر کارکتەرێکت لە جێگەیەکە بەکارهێنا لە دوایە پێمان بڵێ مەسیری ئەو کارکتەرە چی یان بۆ ئەو کارکتەرت بەکارهێناوە یەکەم لە حەزە بەرکەوتەیەکمان هەیە لە نێوان ئەو کچێکە ملپێچەکە کرا لەگەڵ ئەو کچێکە بۆ یاخچیە کەواتە مامۆستا سارە تۆ ملپێچەکە لێرە بۆ خۆی بوو بە کارکتەرێک ملپێچەکەم کارکتەرە بەڵێ ئەلبەتە لە سینناریویە گەلێ جار کارکتەر دیار نییە ڕاستە بەڵام هەموو کارکتەرەکان ڕووداوەکانیان بە دەوری ئەو کارکتەرێکی نادیارەوە ڕوە ڕاستە بۆ نمونە لە بیرەوەریەکانی ئەسپی ڕەشی شارامی عەلیدی ئەسپی ڕەشەکە کارکتەری سەرەکیە یا تەرمەکە کارکتەری سەرەکیە ڕاستە بەیەکەوە ئەو دوانە ئەڕۆن ئەسپەکە و کارە هەموو ئەوانی تر لەگەڵیان اینجا مەرج نییە کارکتەر دیار بێ بەڵام بۆ خۆی لە خۆیان بنیاتێکی تایبەتی خۆی هەیە بنیات تایبەتی لێ من ئەمە یەک نمونە بێنمەوە کتێبێکێ بە ناوی کەرنامە زۆر جوانە بەڕاستی ئەو کتێبە جوانە هیوادار مەگەر ئەوی دەستی کەوت بخوێنێتەوە کۆی کتێبەکە نووسەری گەورەی کورد خالد محموود زامدار وەڵاهی ناوەکەی بەسەر خەیاڵ نییە محموود زامدار چی هەیە بە ناوی کەرنامە ئەگەر ئەوە بێت بەڵام لە سەرەتاوە تا کۆتایی چیرۆکەکە ڕۆمانەکەت بە ناوی گوێدرێژێک و بە زمانی گوێدرێژێک بۆ ئەجێڕێتەوە کەچی لە مناڵەکە عەزێتیاڕان بێەوەی تۆفیق الحەکیمە بەڵێ وەڵاهی ڕاستیەکەی نازانم بعد نەکەم بەڵام وەکونا ئەو ناوەی هەیەوەیکێکە لە ڕۆمانانی کە زۆر جوانێکی تر لە ڕۆمانە هەرە جوانەکان هەڵبەت من ببورن نمونونەکان زیاتر بە ڕۆمانە هێنمۆ لە پێشتریشە ئاماژان پێ چیرۆکە کارکتەر هەر کارکتەرە جاتۆ بۆ ڕۆمانت بێ بۆ شانۆت بێ بۆ فیلمت بێ کارکتەر هەر کارکتەرە ڕۆمانی دان چەرمۆی جاک لەندەن سەر لەبەری ڕۆمانەکە لە ڕێگەی گورگێکەوە ئەگێڕێتەوە یعنی کارکتەرت نییە زەلامێک بێت و بێ و بڕوە بەڵام تۆ گورگێک کارکتەرەکەتە یعنی زۆر وریایە نەتوانیوێتی هەنگاو بە هەنگاو لەگەڵ لە بێچێتیەوە تا گەورەی و تا کۆتایی تەمەنی ئەم گورگە لەگەڵی بڕوە مەبەستم لە چێ لێرە مەبەستم لەوەی کاتێک ئێمە باز لە کارکتەر سازیەکەین ئەبێ بزانین چۆن کارکتەر بەکارهێنی چۆن کارکتەر با من یەک شتێکە بۆ بگێڕمەوە ئەمە بیرکردنەوەیەکی خۆمە بەرامبەر بە پۆستێکەیە لە فەیسبووک ئەگەر زۆربەتان بینی بێتەنە تا خۆم کردومە بە کوردی نازانم لە عەرەبی وەرگێڕاو نازانم چی شەوان خەڵک هەموو گوێیان لە سەگوەڕە هیچ نابینن بۆ بەیانی سێرەکەن هیچ زیانێک نییە ئەڵێن با مراقەبە بکەین هەموو شەوێکە بزانین چییە مەسەلە یەکێک لە مانگاکان کە کابرایە کڕیوێتی وەختی خۆی لە لای یەکێکیکە کڕیوێتی لە دێیەکیکە لە شارێکیکە لە ناوچەیەکیکەوەی ناوێنە سێرەکەن هەموو شەوێک پڵنجێک دێ بۆ لای ئەم مانگایە جوانە هیچ دەست لە مانگاکە نادا لایە خەوێ هەتا بەیانی و بەیانی ڕات جوانە هەموو بەیانی هەموو شەوێ ئجا سەیرەکەنەمە چی بۆ وەختی خۆی ئەم پڵنگە بە بێچووی بە شیری ئەم مانگایە گەورە بووە جوانە ئجا من مەبەستم لە چی بوو ئەوە تموحمە ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر بتوانم بیکەم بە فیلمێک هەر کەسێک کشتوانی بیکات جوانیە کە بۆ سۆزی دایک ئەڵێ ئەو یعنی من ئەمێ وای پێشان بم ئەو پڵنگە ناتوانێت بە هیچ شێوەیەک مانگا ڕاوکات ڕاستە لەبەرەوەی وە ئەزانی هەموو مانگایەک دایکێتی جوانە زۆر جوانە نازانم مەگە پرسیار هەبێت جوابی بینەوە یان بەردەوام بین پرسیار منش چاوەڕێی پرسیارم مەگە برادران پرسیاریان نەبێ کاگە ئەحمەد و پرسیاری کردبوو کاگە ئەحمەد باسی ئەو دیمەنەمان کرد کە ئەوەی حەمامەکە خۆشنەکە اینجا کاگە ئەحمەد خۆی
کاری دەنگسازی کردبوو لە فیلمی ئالوودە ئنجاڵێ دەنگ جوانی کردبوو. بەڵێ کاکە ئەحمەدجان من خۆم کاتێکە گەنگەشەی فیلمی ئالوودەمان کرد هەندێ سەرنجم لەسەر دەنگ هەبوو، بەڵام نازانم زۆرم لای خۆم نووسی بوو، نازانم لەو ڕۆژەیە وتم یان نەموت. ئەگەر نەموتووە گردنم ئازاکە، ئەگەر وت بێتشم هەوڵم ماوە حەقی خۆ بەم چاوەکەمەکانی کە زۆر جوان بوو، دەستیان خۆش بێت، هەمویان بەگشتی کارێکی جوان بوو. کاک ئاسۆی ژیان دەستەڵێ زۆر بەرنمەیەکی بەپێز و گرنگە. زۆر زۆر سوپاس دەکەین کاک ئاسۆیجان. مامۆستا سارا کەس نییە تا ئێستا، بەڵام من وەکو بۆچوونی خۆم لەسەر کارەکتەر تۆ بەس باسی بنیاتی کارەکتەرەکانت بەگشتی کرد. ئەی دژە کارەکتەر چەند پێویستە، دژە بۆ هەر کارەکتەرێک جاری وایە مەرج نییە دژە پاڵەوان وایە مەبەستم وایە نەک دژە پاڵەوان دژە کارەکتەر. بەڵێ بۆ نمونە هەر باشی هەنارمان کرد خۆ ئەمانی تر ئەو دوژنە شەر دژی پاڵەوان هەنار بوون، بەڵام ئەگەر سێرکەی کەسیان پاڵەوانیان پێوە دیار نەبوو. ڕاستە یەکێک لە خاڵەکان ئەگەر ئێمە قسەی لەسەر بکەین پاڵەوان و دژە پاڵەوانە، من وەکو خۆم وەکو یعنی ئۆکەی هەرێکە و بیر و بۆچوونێکی هەیە، وەکو خۆم مەرج نییە پاڵەوانێکت هەبێ کارەکتەر بێ. ئێمە پێم وابێ فیلمی گەلە گورگی حسێن عارف کە کراوە بە فیلم، ئەگەر زەمانێکی زوو پێم وابێ کراوە، زۆر مناڵم کە بینیمە ئەوەی تەیفوری بەدحایی جوانە مەرگ تەیفوری بەدحاییان شەهیدی تر نازانم لە دەرەوە بەڵێ پێشمەرگە. ئەگەر دیقەت بین کەش و بار و دۆخەکە دژ بوو، نەک کارەکتەرێک هەبێت و دژ بێت. بەڵام ئەگەر تۆ هەر دژێکی دروست کرد ئەبێ دژەکە لە پاڵەوانەکە بەهێزتر بێ. یەکێکی ترکە لەو خاڵانە زۆر گرنگە. ئێمە هەمیشە پێمان وایە ئەبێمە کارەکتەرێک دروستکەین یا زۆر ئازا بێ، یان ئەوەتە کە قوربانی بێ. بەڵام ئێمە هەمومان لەوە ئەترسین کارکتەرەکەمان شکست بێنێ، لەوە ئەترسین کە کارکتەرەکەمان کارکتەرێک بێ بە جۆرێک لە جۆرەکان، ئەترسین دژە پاڵەوانێکی بەهێزی بۆ دروستکەین کە ئەوە زۆر خراپە. چونکێکم ئەوەی ئێمە لە واقعا ئەیبینین ڕاستە بەهێزترین کەسەکان ڕەنگە ڕۆژێ بکەون، بۆ ئێمە لەوە ئەترسین وەنیە کەواتە تۆ چەندێک پاڵەوانەکەت بەهێزە ئەبێت دژە پاڵەوانەکەت دوو ئەوەندە بەهێزتر بێت. بەڵام ئەبێت تۆ لە لەو نێوەندەیە دەرفەتێک بدۆزیتەوە بۆ پاڵەوانەکەی خۆت چۆن ئەگا بۆ ئامانجە سەرەکی کە هەیەی ئەمەکێک لە خاڵەکان. بەڵام من هەموو ئەمانە بە ستایلێکی زۆر تەقلیدیدا ئەنیم وەکو خۆم، چونکێکم کە عادەتیەن تۆ فیلمە نووسیت، من یەک ڕستە ئەڵێم مەرجە تۆ پاڵەوانت هەبێت کە ئەڵێ پاڵەوان لەبەرەی زۆر سیفە لە خۆیەگرێ، مەرجە تۆ پاڵەوانت هەبێت با تۆ کارەکتەرت هەبێ، تێگەی با کارەکتەرت هەبێ. ئەو کارەکتەری کە تۆ هەتا چۆن ئەتوانێ بەسەر کۆسپەکانی ژیانیان زاڵ بێ، چۆن ئەتوانێ پەیامێکی تر بگەێنێ. عادەتیەن ئەوانەی کە ئەو فیلمانی کە ئەیبینین یاخود ئەو فیلمانی کە ئیشیان لەسەر کراوە زۆرتر جەختیان لەسەرەوە کردوتەوە کە فیلمە کۆنەکان وای دانێ بە تەنانەت هەندێک لە فیلمی ئێستاشەوە بە ئالوودەشەوە کارەکتەرانێکت هەن کە دژی تۆن، کارەکتەرانێکت هەن کە نادەوێت سەرکەوتنەکانت ببینن. بەڵام لە بەرامبەرە مەرج نییە تۆ تەنها کارەکتەرێکی وات هەبێ، بەڵام ئەکرێ تۆ کارەکتەرێکت هەیە لە بەفرێکا چەقیوە چۆن ڕزگاریەکەی هیچ لەگەڵ بەفرەکرێ چاوەڕوانەکەی تا ئەتوێتەوە وایەیان نا. کەواتە تۆ لەویا چیەکەی لەویا کارەکتەرێک دروستەکەی کە ئەگەر چی لاوازە یاخود کەسێکی بەهێزە شتێک ڕوبەڕووی بۆ تۆ زۆر لەو بەهێزترە.
یان بۆ نمونە ئەو کارکتەرانی کە دروستێکەی ئەگەر ئەتەوێ ئیش لەسەر ریالیزمی جادویی بکەی یاخود با بڵێ واقعی سەحری بکەی کە من زۆرم حەز لێ زیاتر مامەڵە لەگەڵ ئەو دۆخ و ئەو بابەتانەیە بکەم چونکێکم ئەوەی تۆ توانی لە ریالیزمی سەحریا بیگەینی و ئاسانترەگا و جوانترەوە زۆر تەقلیدی نییە و فیلمە تەقلیدیانی کە هەیە باش شتێک بێ لە ئاستێکی باڵاترا بێ بۆ ئێمە بە تەنها بیر لەوە بکەینەوانێ دژمان هەبێ من بە کۆی نووسینەکانم و بە کۆی ڕۆمانەکانم و سیناریۆکانیشم بەر ئەو خاڵە کەوتمەوە کە من دژێکم نییە ڕۆژێک لەگەڵ دکتۆر دڵشادا بۆم باس کردوتم دکتۆر من تووشی مەلەلێک بووم وتی ئەو مەلەلە چێوتم زۆر جارە بینم ئەخوێنمەوەیان فیلمە بینم ئیلان کارکتەرێک کەسێکی تر دژێتی وتم من بۆ نمونە لە بەردی سێبوریا کە من هیچ کارکتەرێک نییە دژ بێ بەڵام ئەو ژنانش لەو کارکتەرە لەو ڕۆمانەیان بەر کۆمەڵێک کێشە و گرفت و ئەوە کەوتون تا بە هەمویان چیرۆکی خۆیان بگەڕنەوە ئەمە لەلایەک لە ڕۆمانی ئازارەکانی ئەو زیندانە بە جۆرێکی تر کە دۆخی زەمانی بەعز با بڵین بازە ئەنفالەکە ئەنفال ئەو دێوەزمەیە کە هەموو خۆشەویستەکانی لێ ئەسێنێ یعنی ئەنفال کەسێک نییە کە بیگریت کەسێک نییە کە بەسەر یازاڵبی کەسێک نییە کە بڵێ کارکتەرە لە ئیشەکەتە بێگومان بەڵام بەو شێوەیە ناکە من کارکتەرێکی واقعیم هەبێ نازان مەبەستەکەم ڕوونەیەنە بڵێ بەس مامەسا سارە من لێرە وەڵامێکم بۆ ئیشە هەیە بۆ بابەتی تۆ نازانم من ئاگام لێ نیە گێڕێتەوەکەم و ئەنجا بێم وەلای تۆ باسی سیناریۆکانم بۆ کرد بە هەمان شێ و دکتۆر دڵشاد وتی من زۆر زۆرم بەلاوە جوانم وتی ئەمەی تۆ ستایلێکی تایبەت بەخۆتە کە هەتە یعنی من باسی 4 ساڵ پێجەستات بۆ ئەوکەم کە هەنێک کات لە هەنێک دۆخە تۆژەکەویتە گومانە ئەڵی باشە یا من زۆر خراپ ئەنووسم یا من بۆ ئەو تەقلیدە نانووسم فەرموو ئوستازیە بەڵێ بەس مامۆستا سارە تۆ سێرکە کاتێکە کارکتەرەکەت کارکتەرێکە ئەرێ نییە بەڵام ڕووداوێکی سروشتی یانە و ڕووداوانەی دەوروبەری بە ناڕاستەو خۆ لە ئیشەکەیە نایبینیت بەڵام کاری تێکردووە ئەلبەتە کارکتەرەکەی تو هەر ئەرێ نییە بەڵام ئەوانە کاریان تێکردووانە بنە کارکتەرێکی نەرێنی دژ بە بۆ بەرامبەر بەو مەرجنیە دیار بێت بۆ نمونە لە فیلمی سپارتاکۆس کە دەگلاس دەوری تیابینێ کۆنە فیلمەکە ڕەش و سپیە کاتێککە کۆیلەکان لە ناو زیندانەکەی ئیتر شۆڕشەکەن لەوێ شەڕێک پێشانەدا جارانێ ماچین بۆ فیلم وەختی خۆی بۆ واچین بۆی بزانی تا شەڕی زۆر تیاابێ فیلمەکە لامانەماوە فیلمێکی زۆر بەقووەتە وایە بەڵام سێرمان کرد لەوێ لەو ئیشەیە لەوێ شەڕێک دروستە بێ و سپارتاکۆس ئەسپە بێ و لە دیمەنی دوای ئەو سواری ئەسب بۆ لەگەڵ هاوڕێکانیا دێنە سەر گردێک و ئەوەستن لە پشتی ئەو دووکەڵێک پێشانەدا کامیرە ئەجوڵێتەوە دووکەڵێک لە جەیەکی کەشەوە ئەو دووکەڵە کارکتەریش نەبێ بەڵام دیمەنێکە بە ناڕاستە خۆ پێمانەڵێ لەو زیندانەش لەو زیندانەیە لەو قەڵایە لەو قەڵایەش شۆڕشەکە بەردەوامە و ئیتر کۆمەڵشتی کە پێمان پێشاندە مەرجنیە لە حزوریان هەبێت ئامادەگییان دەبێت من یەک پرسیارێکە لێ یەکەم خۆت وەکو خاتوونێک لە فیلمی کوردیە چەند ئیش لەسەر کارکتەری ژن کراوە وەکو ئەوەی کە حەق بە کارکتەری ژن درابێت واللهی تا ڕادێک پرسیارەکە قورسە ڕەنگە من زۆرنی فیلمەکانم بینی بێ بەڵام ئەشکرێ مەرجێ من هەموو فیلمەکانم بینی بێجا ئەگەر بەمە بەست بوو بێ خۆت بینی وتە بەڵێ
لە بەشێکی زۆریانە ژن وەکو قوربانی پیشاندراوە، نەک وەکو کارکتەرێکی کە ئیجباری کە هاتیتە ژیانەوانێ نەهامەتیت بەسەرا بێ، ئیجباری ژن بیت یاد پیاوبی مەحکومی بەوەی کە بە کۆمەڵک دۆ خاتێپەڕی. بەڵام جیاوازی نێوان ژنێکی ئازا و ژنێکی قوربانی ئەوەیە کە ژنە ئازاکە خۆی پێ ئەگەێنێ چاوەڕوانیەوە ناکا کە وەکو قوربانیەک لێ بڕوانرێت. بەڵام بەداخەوانێ ئەوەی کە من بینیمە زیاتر ژن وەکو کاڵا بەکارهێنراوە، وەکو قوربانی بەکارهێنراوە، وەکو ئەوەی کە ژنێکی فیتنەی دوو زمانی کێشەهێن و کێشەبەر بنیاتراوە. یعنی زۆر کەم وێنەی ژنێکی جوان کرابێکە خاوەنی مەردایەتی خۆی بێ، خۆی پێگەیاند بێ، چاوەڕوانی هیچی لە دەوروبەر نەبوو بێ، ئەکرێ هەبوو بێ، ناڵم هەر نەبووە، بەڵام زۆر کەم بوو. من ئەم پرسیارێکم هەیە لە هەموو فیلمسازانی کورد. چەند فیلمسازی ئێمە هاتووە دایکێک پێشان بات، دایکەکە کە پیاوەکەی نامێنێ و 5-6 مناڵی وردی هەیە و بەڵام شوو ناکا و هەر چۆنێک بێ بە چنگە کڕێ و بە سەربەرزی مناڵەکانی پەروەردە ئەکا، زۆر ئاشتی خوازانە و هەمووشیان خوێندنیان پێتەواوەکەوە یانگەێنێتە مستەوای باڵا. ئەو زۆرە ژنە مامۆستا سارا لە کۆمەلگای ئێمە کێنەی بینیوە؟ هەیە لە زۆر فیلمیشە ئەوە هەیە، بەڵام دوژار ئێمە کۆمەڵک دیمەنمان پیشانەیە کە بەو دیمەنە ئێمە لە باتی ئەوەی کە تقدیری ئەو ژنەکەین بەزەیمان پیاەتەوە. ئەوە تاوانە وەنیە. یعنی بۆ نمونە من کەسێکم لەدەزەیم یان بۆ نمونە من یەک نمونەی جوانت بۆ ئەهێنمەوە لەسەر ئەنفال. ئێمە هەمومان پێمان وایە ئاسایی ئەگەر نمونەیەکت بۆ بژێڕمەوانێ لەسەرێک لە دەقەکانی خۆم، خۆزگەم ڕۆژێک کەسێک بێت و بیکا بە فیلم حتممە ئەگەر بەدڵیان بێ. سیناریۆیەکم هەیە باز لە ژێگەکات ژنێکی ئازا نەک ژنێکی قوربانی. ڕۆژێکە کۆمەڵک ڕووفاتەکانە هێننەوە، بەڵام لە کاتی هێنانەوەی ڕووفاتەکانە بەر لەوەی چەند دیوەنێکمان هەیە کە بەر ئەوە کەوین ئەو کارکتەرە ماڵ پاکاتەوە، چێژ لێنێ، ژوورێکی نووسن ڕێگەخا. ئێمە سەرەتا نازانین مۆزوعەکە چیە، نازانی کە ڕووفادێتەوە نایێت و ئەمە ئەومان لەبەر چاو نییە، بەڵام ئێمە ئەومان لەبەر چاوە کە ژنێک بە خەریکی ماڵپاکردنەوەی خەریکی وەیە کە ئیشەکە بە هەر حاڵ لە بەرامبەر چێشتێکی خۆش لێ ئەنێ. لە دیمەنی دواترا ئەبینین کە بەرپرسێک لەسەر مەنەسەکەەوە قساکە، کۆمەڵک ڕووفات هاتوونەتەوە، کۆمەڵک ڕۆژنامەنووس خەیاڵیان لە لای ئەو کابراایە قساکە ئەمڕێک پڕاتە چنگە ئێسک و پرووسکەکەی خۆیکی هاوسەرەکەیەتی ئەیباتەوە. سێرەکە کامێرەکان شوێنیەکەون ئاوڕێات پێویستم بەوە نیە شوێنم کەون، تێگەی پێویستم بە ئێوە نییە شوێنم کەون، ڕێگەم بەرخۆم بڕۆ. ئەی با ئەسک و پرووسکەکە لەسەر سیسەمەکە ریزەکە. تەمان هەرێک هەموو ئێسکەکان تەواو نین، بۆ نمونەی بەشێک لە پەنجەی دەستی چوزانم قاچی ئەچێت چڵە چیلکە و ئەمانە هێنێ جەستەکەی پێکاملەکە لەسەر سیسەمەکە دایانێت و دەستج لە کوردی هاوسەرەکەی ئەیە بەسەر ئینەکانیا و ئەبێ بەدەمەوە ئێواردانێکی قسەی بۆکە بردە وردە هەستەکە ئەو تەرمابێ بە کەسێکی ئاسایی ئەو ئەسک و پرووسکە بێتەوە بۆ کەسێک ئەم خۆشی بیستووە، ئەو کەسێک کە ئەم چەند ساڵە بۆی ژیاوە. لە دوجارە ئەبینین کە کوڕەکە ڕۆح ئەکرێتەوە بەبەریە پێ کاتی ئەوە ئەم گلەی و ئەم قسانە نییە. ئێمە زمانێکی زۆرە لێک دوورین، چراکە بکوژێنەرەوە با بخەوین. یعنی ئەمە من ژنێکت پیشان نایم کە قوربانی بێ، ژنێکە پیشانێم کە لە پێناو ئەو ئامانجەی کە هەیەی هێسڵ لە کەس ناکاتەوە. جوانە. ینی ئەگەر تۆ ئەتەوێت کارکتەرێکی بەهێز پیشان بی ئەبێ بۆ جۆرە پیشانی بێ. اینجا ئێمە یەک گرفتی ترمان هەیە،
کاتێک باز لە کەیسی ئەنفالەکەی بەردەوام ئێمە زیلێک و کۆمەڵێک ژن پیشانەیەین کە لە سیارەیەکان ئەگرین و تەواو چ فیلمێکت دینی وەگەر باسی ئەنفال بوو بێ ئەوەی تیانە بێ بەڕاستی کە باسی کیمیاباران بکرێ کە باسی کیمیاباران بکرێ ئیلان ئەبێ ئێمە ئەو تۆپانە ببینین کە ئەیا بە هەڵەبجێیا و ئەو دووکەڵە ببینین و ئەو خەڵکە ببینین کە کەمامە ئەسڵەن تۆ پێویستت بەوە نییە لەسەر ئەوە بدوێ وەرە ئیش لەسەر زیینۆکان بکە ئازارەکە دوای سیناریۆیەکم هەیە لە باز لە پیاوێگە کاتکەیەتەوە کچێکمان خۆی ئەوە لە شعرێکی خۆموانێ شارەکەم هەبوو دوای چەند ساڵکە لە جامیعەوەی گیرەم هاتم شارەکەم خستە سەر سیناریۆ وە شارەکە ئەڵێ ئێوارەیەک بەر لە مەرگ کچە عاشقەکەی هاوڕێم لەبەر دەمی ئاوێنەی ژوورەکەیدا پرچەکانی شانە ئەکرد ئەو ئاوێنەی لە بەرامبەری دانیشت بوو تکتک فرمێسکی پیا ئەهاتە خوار ئەو وەیزانی تکەی پرچە ڕەشەکەی خۆیەتی بەڵام لە ڕاستیا با بڵێن فرمێسکی ئاوێنەکە بووە اینجا لە بەشێکی تراڵە ئەو شانێ پێی وتیا حەزەکەم بەشێک لە پرچی خۆم بەشێک لە خۆم لە پرچی تۆ داجێبێڵم تا پێکەوە حەشر بکرێن هاتم دەقە بە دەقی ئەم تێکستەم کرد بە فیلمێک بەڵام لە دواترا هەستم کرد زۆر فیلمێکی جوان دەرچوو بەڵام کە ئەی بە هەر کەسێگەڵە هەڵەبجە پێویست ناکە ئەوەنە ئیشی لەسەر بکرێ بەڵام لە ڕاستیە ئێمە دەستمان نەخستۆتە سەر برینە حەقیقەکان لە کۆتاجارە کە ئەبینین یعنی لە فیلمەکەیە ئەو کوڕی کە یەتەوانێ ئێوێ بەردێک هەڵا کچەکە لە هەمان شوێنەوە پێی وایە پەنجەرەکە بەردێکی بەرکەوت ڕاکاتە خوارە لە خوارە و کوڕەکە بینێ بەڵام هێشتا سێرەکە بەردەکەی لە دەستە هێشتا هەڵی نەیەوە بەسکەواکە ئەڵلقەکە لە پەنجەی کوڕەکە ئەبینێ تەنها بەردەکەی لێ هەڵەگرێت و لەدەست هەڵەگرێت و ئەڵێتەوە ڕێگەی ئێمە جیاوازە مامۆستا ساراجان کەس پرسیاری نییە و تۆش سبەی دەوامە هەیە و کۆمەڵێ ئیش لەسەرە و ئێمە ئەم شەو عەزیەتێکی باشمان نایت بەڵام پێم وایە هەر هەموو برادران سوودێکی بە پێزمان لێ وەرگرتیت ئەوەیان وایە تۆ کەسێکی ئازیزیت و کەسێکی پڕبەخش بەختە وەربیت من لای خۆمەوە زۆر سوپاس دەکەم ئەگەر شتێک شتێ لە کۆتاییە خۆشحاڵم بفەرموو لە ڕاستیا خۆشحاڵم کە منیش ئەمە دەرفەتێک بوو لەگەڵتانە بەشدارم بە هیوام ئەوانەی کە وتم سوودی هەبوو بێ ڕەنگە بۆوانی کە لە سەرەتایان زۆرتر سوود بگەینێ چونکە ئەوانی کە خۆیان لەناو بوارەکەیان تا ڕادەیەک ئاشنایەتیان لەگەڵ دروستکردنی کارکتەر و ئەوەیە بێ هیچ شتێکی وام نییە و سوپاس بۆ میواندارەکەت منیش زۆر سوپاسی بەڕێستانەکەم و زۆر سوپاسی ئەو هاوڕێ ئازیزانەشەکەم کە بەردەوام لەگەڵمانابوون و بەردەوامیان بەم پێگەیەداوە چونکەم پێگەیە هی من نییە هی هەمووانە من بەسەوەنەیە ئیتر بتوانم خزمەتێک بە هەمووتان بکەم لە خزمەتام ئازیزان زۆر سوپاسی هەموو لایەک و شەوی هەموو لایەک خۆش بە هیوای ئەوەی کە بتوانین وانەکانمان بەردەوام بێ و